بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر شکست بکەین لە غیابی زمانی دیبلۆماسیدا دەپرسین ئایا کورد لە دوای جەنگی یەکەمی جیهانی توانیوێتی تا چەند سەرکەوتووە لە گفتوگۆ و لە زمانی دیبلۆماسیدا لەگەڵ هێزەکانی بەرامبەری ئایا بە ڕەچاوکردنی ئەمری واقعی کاریگەری هەرێمایەتی و ئیقلیمی و نێودەوڵەتیەکان کورد توانیوێتی سیاسەتێکی سەرکەوتوانە بکات شکستەکانی کورد بە تایبەتی لە سەدەی بیستەمدا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان لە سەردەمی کۆماری کوردستان و هەروەها لە سەردەمی هەفتاکانی سەدەکانی ڕابردوودا بوو ئەمە دوو قۆناغی زۆر ویژدان هەژێن بوو لە ناو مێژووی سیاسی کوردە ئایا کورتوانی سوود لە مێژووی ڕابردووی خۆی وەربگرێت ئایا کورتوانی وێتی بەگوێی ئەو وڵاتانە بکات کە بە تایبەتی وڵاتە زلێزەکانی وەکو ئەمریکا و یەکێتی ئەوروپا کە بەر لەوەی ڕووداوەکان ڕوو بدات ئەندازەیەک ئاگاداریان کردوونەتەوە بۆچی ئێمە نەمانتوانی پەر لەم شکستانە وەربگرین بۆچی ئێمە نەمانتوانی و ئەو بەرژەوەندیانەی کە وڵاتانی خۆراوایی لە ناوچەکەدا هەیەە بەدیلێک بۆ ئەم بەرژەوەندیانە بدۆزینەوە ئایا ئەو وڵاتە ناوخۆیەکانی خۆمان تا چەند مامەڵەیەکی سەرکەوتومان لەگەڵ کردوون ئەوانە کێ بوون هۆکاری شکستی کورد خۆڕێک نەخستنەوەی ناوماڵی کورد بوو یاخود نارەکانی ئێمە بوون بەوانەی کە بەرژەوەندیان لە ناوچەکەدا هەیە ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا ڕێواز فەتاح توێژەر لە مێژووینەوە هاوچەرخی کورد مامۆستا گۆران ئیبراهیم توێژەر لە استراتیژەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دووبارە بەخێربێن بۆ ستودیوی بەرنامەی سۆراغی مێژوو مامۆستا ڕێواز لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە کورد ئەبینی کۆمەڵی وێزگەی گرنگی تێپەڕاندووە لە ململانێ لەگەڵ هێزە ناوخۆی و ئەندازێک ئیقلیمیەکانی شابە تایبەتی لە باشووری کوردستان تا چەند لەسەر مێزی گفتوگۆ توانیوێتی سەرکەوتن بەدەستبێنێ لەگەڵ ئەم هێزاندا تاوەکو نەگاتە ئەو زمانەی کە بە زمانی هێز ململانەکان یەکلابێتەوە و دوجار دووچاری شکست یاخود نسکۆ بێت. باڵە زۆر سپاس. طبیعی لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە و بە تحدیدی دوای ساڵی 1970 کۆمەڵێک هەوڵ هەبوو بۆ دروستکردنی کۆمەڵێ دەوڵەتی نەتەوەیی چ لە ئەوروپای شەرقی بێت یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ و بە تحدیدیش لەو وڵاتانی کە پێشتر بەشێک بوون لە قەڵمڕەوی دەوڵەتی عوسمانی کە دەوڵەتی عوسمانی هەڵوەشایەوە محاولەیە کە بۆ ئەو نەتەوانەی کە پێشتر بەشێک بوون لە ئیمپراتۆرێتی دەوڵەتی عوسمانی بە مافی خۆیان بگەن گەیشتن بە مافە خەبات و هەوڵ و تێکۆشانێکی زۆری ئەویست هەندێک میلەت لەم بوارەیە سەرکەوتو بوون بۆ نمونە تورکیای کەمالی دوای ئەوەی لە شکستی هەرەسی دەوڵەتی عوسمانیەتە دەرەوە لە سەردەستی کەمال ئاتاتورک کە توانێت دەوڵەتێکی نەتەوەی دروستکات و فارسەکان لە سەردەسی ڕەزاشای پەهلەوی توان دەوڵەتی ناسیۆنالیستی فارسی دروستکەن ئەوە کۆمەڵێک نەتەوەی تر لە بەڵقان و سربستان و ئەو ناوچانە بەڵام بۆ کورد نەیتوانی سوود لەم ئەزمونە وەرگری ئایا بێ هەوڵی و کەم توانایی کورد بوو لە ئازدۆخەکەیە یان بارودۆخی نێودەوڵەتی دەوری بینی یان ناکامڵی ژێرخان و سەرخانی کۆمەڵایەتی و ئابووری ئەو کاتە ڕۆڵی بینی ئەڵبەتە هەموو فاکتەرەکان پێکەوە کاریگەری خۆی هەبووە با بڕوای من کورد لەو سەردەمانەدا بە بەشێک لە هەوڵی خۆی هاتە پێشەوە هاتە ناوکایە سیاسیەکانەوە بەڵامەکو بەڕێستان فەرمووتان ئایا ئەم هەوڵانە وەک هەوڵی نەتەوەکانی فارسیان تورکیا ئەو نەتەوانی بەڵقان کە ناوم هێنان سەرکەوتوو بوو حتمما سەرکەوتو نەبوو بەدەر لە ناکامڵی بزوتنەوەی نەتەوەی کورد لەو سەردەمەیە بەدەر لە دواکەوتووی و ناهۆشیاری سیاسی کۆمەڵگای کورد لەو سەردەمەیە یەکێک لەو هۆکارانەی کە نەیتوانی خەباتی کورد بە ئاکامێکی باش بگات بە تایبەتی لە باشووری کوردستان ئێمە ئەزمموی شێخ مەحموود نەمرمان هەیە کە ئەو کات یەکێک بۆ لەو ئەزمونانەی ئەکرێ بڵێم باشترین لە چاو پارچەکانی تری کوردستانە باشترین ئەزمون بوو بۆ گەیشتن بە دەسڵات و تەنانە دەسڵاتیشی لێ هاتەکایەوە لە ساڵ 1922دا کە شێخ مەحموود دەکرێت بە مەلیک مەحموود بەڵام لەلایەکەوە نەیتوانی ئەمە وەک ئەزمون درێژە پێ بدات لەلایەکی ترەوە نەیتوانی ئەم ئەزمونە لە دەسڵاتێکی ناوچەی بچووکە و بکا بە دەسڵاتێکی گەورەتر هۆکارەکەی زۆرشتن ناچینە ناو تەفاسیلی هۆکارەکانەوە ئەو نەبەسە بڵین جگە لەو هۆکارانەی کە باسم کرد دیبلۆماسیەت و تێڕوانینی سیاسی کورد بۆ دۆزی کورد لەو کاتە و بۆ تەعاملکردنی سیاسی چ لە ئاسی هەرێمایەتی بێ لە ئاسی نێودەوڵەتی بێ ئەتوانم بڵێم تەعاملێک نەبووە بتوانێت کایەکە بەرەو پێشەوە بەرێت یا بتوانێت دەسڵاتێکی فراوانتر و لە پانتایەکی گەورەتر بەرهەم بهێنێت و بەداخەوە شکستی هێنا بڕای ئێوە ڕەچاوی ئەو دۆخە ئیقلیمی و نێودەوڵەتی نەکرد بۆیە دووچاری ئەم شکستە بوو بەتەکید شێخ مەحموودی نەمر لەو زەمانەیە ئەکرێ بڵێن بزوتنەوەکەی زیاتر بزوتنەوەیکی خێڵەکی بووە نەیتوانیەوە وەک بزوتنەوەیکی سیاسی میلەتانی تری ناوچەکە بتوانێت بیخاتە پانتایەکی فراوانترەوە تەعاملێکی سیاسی و دیبلۆماسی پێ بکات و بتوانێت
جۆرێک لە بەرژەوەندی لەگەڵ دەسڵاتە هەرێمەتی و نێودەوڵەتیەکانە دروست کات تا کورد دۆزی کورد لە ناو معادلە سیاسیەکانی ئەو کاتەیە جێ بکاتەوە. بەڵێ مامۆستا گۆران ئەمە بڵین باسی بۆ نمونەی ئەزمموی شێخ مەحموودی کرد لە دوای ساڵی لە دوای جەنگی یەکەمی جیهانی وڵین کۆتایەتنی لە ساڵی 1970 ئەی لە ڕووی نێودەوڵەتیەوە کورد تا چەند توانیوێت یعنی دۆسی خۆی وە کەیسی خۆی بباتە پێشەوە بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوو بێت لەوەی کە بەم زمانە و بەم ڕێگایە کە گرتوێتێ بەر بگا بە شتێکە پێوترێت سەر بەخۆی بۆ خۆی ئایا توانیوێتی ئیدارەدانی کی سەرکەوتوو بکە لەگەڵ وڵاتانی گەورە بە تایبەتی بۆ منە وڵاتێکی وەکو ئەمریکا کە زیاد لە سەدەیەکە لە ناوچەکا و لە دوای ئەوەشەوە بۆ خۆی و ئەمریکا سەر بەخۆ بۆ هێواشیاش بەرەوە چووە بۆ بە گەورە زرهێزی جیهانی. بە ناوی خی گەورە سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزیش طبعاً کورد لەسەر ئاستەنی و دەوڵەتەکەیش لەو قۆناغەوە وەک مامۆستاش ئاماژەی پێکرد زۆر هەوڵیاوە بەڵام هەوڵە نێودەوڵەتیەکانی ئەگەر لە قۆناغی حکوومەتەیەک لە دوایەکەکانی شێخەوەریگرین سەیرەکەی لە ئاڕاستەکردنی چەند نامەیەک لەو کاتا بۆ ڤلادیمیر لینینی سەرۆکی یەکێتی سۆڤێت دەستپێکە دوای ئەوە هەوڵی نێودەوڵەتی تر هەیە لە قۆناغی کۆماری مەهاباتە هەوڵی نێودەوڵەتی تر هەیە لە قۆناغی شۆڕشی ئەیلولا بەڵام ئەم هەوڵانە مامۆستا زیاتر لە چوارچێوەیەکە بووە نامە ئەنێرێ بۆ سەرۆکی ئەو وڵاتانە بۆی تەعاتوفی ئەوان ڕاکێشێ بەلای دۆزی کووردە. طبعا تۆ هیچ کاتێک ناتوانانی تەعاتوفی دەوڵەتە زلهێزەکان بە شێوەیە لێ بکەی کە ئەو بەزەیی بتوابێتەوە چونکە ئەو کۆمەڵی استراتیژی خۆی هەیە کۆمەڵی پلانی خۆی هەیە کۆمەڵی بەرژەوەندی خۆی هەیە لە چوارچێوەی ئەو پلان و بەرژەوەندی و استراتیژیانی خۆیان کارەکات یعنی تۆ ئەو هەوڵانەیش بە شێوەیەک بووە یعنی قەت نەیتوانیوە لە چوارچێوەی فشارە ئیقلیمیەکە بتوانانی ڕای ئەو دەوڵەتانە ڕاکێشی بەلای خۆتە. چونکەکم سەیرەکەی ئێرانی شاهنشایی هاوپەیمانێکی گەورەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە تا ڕۆژگاری ئەمڕۆ سەیرەکەی لە سەرەتای پەنجاکانی سەدەی بیستەوە تورکیا دەوڵەتێکی گەورەی ئەندامی ناتۆیە. عێراقیش لە چەندین قۆناغا پەیوەندێکی ئاسایی لەگەڵ دەوڵەتە زلهێزەکانە هەبووە لە چوارچێوەی ئەو هەموو هاوپەیمانی و استراتیژیەدا چی لەسەر ئاستی ئیقلیمی چی لەسەر ئاستی نێودەوڵەتی تۆ کارێکی قورس بۆ سەرکردایەتی کوردی بۆ بزوتنەوەی کوردی بۆی بتوانانی تۆ ڕای ئەوان ڕاکێشی بەلای خۆتە. دوای ئەوە زمانی دیبلۆماتی تۆ بەپی ئەو هێزە بچووکە بەپی ئەو بزوتنەوەی کە هەت بووە قەت نەگەیشتوتە ئەو ئاستەی کە تۆ بتانی ئەوان ئیغرا بکەی یان ئەوان فشارێک دروست بکەیت کە بتوانێت ئەوان باڵێن گۆران ئەگەر ئێمەوی لە مێژووە ئەیبین و ئێوەش خۆتان وەکۆڵێت توێژەری ئەو بوارن ئیشتانتیا کردوە عنی ئەگەر بێت و ئێمە بەرژەوەندی ئەگەر بەرژەوەندی سوورگە بێ یا سنتەر بێ لە مامەڵەکردنی خۆراوایەکانی وڵاتانی زلێز لەگەڵ قەزەیەکی وەکو قەزەی کوردیە یعنی تر کورد لە بەدیلی ئەما چی زمانێک بدۆزیێتەوە بۆی بتوانێت زمانی یەک بێ زمانی جێبەجێکردنی و هێنانەدی بەرژەوەندیەکانی ئەوان بێ ئەو بەدیلە کامەیە. وەڵڵاهی ئەگەر ئێمە حەقیقەت بڵێن دۆزینەوەی ئەو زمانە قورسە دۆزینەوەی ئەو زمانە قورسە بەڵام ئەتوانی هەتا ئێستێش هەتا ئەم قۆناغێشتۆ دۆزەکەت بە ئاڕاستەیەک بەری وەکو دۆزێکی بابڵین نێودەوڵەتی بمێنێتەوە بتوانیت بابڵین ئەم کەیسە بچێتە پرۆژە و استراتیژ و ئەجێندای دەوڵەتە زلهێزەکانەوە بە تایبەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی و لەوەش بە دەربچێتە چوارچێوەی کاری نەتەوە یەکگرتووەکانەوە تۆ ئەتوانی لێیەوە کاری لەسەرکەی ئەگەر بۆ داهاتوویەکی دووریش بووە چونکە ئەکرێ گۆڕانکاری گەورە ڕووبە ئێمە هەر لەسەر ئەوە نەوەستین ئەم واقعە جوغرافی و سیاسی کە هەیە لەم منتیقەیە و لەسەر ئاستی جیهانیش لە چوارچێوەی ئەم شێوەیە بمێنێتەوە چونکە کۆم ئێمە ڕۆژێ لە ڕۆژان سەیرەکەی لە خیلالی کەمتر لە 2 ساڵە 89 بۆ 91 ئەو یەکێتی سۆڤێتە گەورەترین زلهێزی دنیا هەڵوەشایەوە زیاد لە 5 ملیۆن کیلۆمەتری جوغرافی لەو دەوڵەتە بووە زیاد لە 15 دەوڵەتی لێ بووە ئەکرێتەوە لە ئێستەوە بناغەیەکی وا دابنی بۆ ئەوەی هەر کاتێک فورسەیەکت لێ هاتە پێشەوە ئەو فورسەیە بقۆزیتەوە و بە ئاڕاستی دۆزی خۆت بەکاری بێنیت. بەڵێ ئەمە مەسەر ڕێواز ئێمە ئەتوانین یعنی بڵین شکستەکانی کورد لە غیابی زمانی دیبلۆماسیدایە بە دڵنیاییەوە بەدەر لەوەی کورد وەک بزوتنەوەیەکی ڕێکخراو نەیتوانیەوە دۆزی خۆی تێکەڵ بە معادلە سیاسی جیهانیەکان بکات وەکو مامۆساش فەرمووی نەیتوانیوە لە ڕێگەی
هێزە باڵا دەستەکانەوە چ ئەمریکا بێت چ هاوپەیمانی نێودەوڵەتی بێت چ نەتەوەی گرتوەکان بێت UN بێت دۆزی کورد بکات بە دۆزێک هەمیشە لە ساحەکەیە هەبێت و قسەی لەسەر کرێ گۆڕەپانێکی هەبێ لە هەمان کاتا لە ڕووی دیبلۆماسیشەوە لە ڕووی زمانی دیالۆگیشەوە نەیتوانیوە چ لە ناو ئەو وڵاتانەی کە وەک ئێمە وەک داگیرکرد سەیرانەکەین و کوردستان دابش کراوەتەوە بەسەریا چ ئەو وڵاتە هەرێمانەی کە سنووریان بە سنووری ئێمە و ناچارە بین تەعاملیان لەگەڵا بکەین کورد نەیتوانیوە لە ناو ئەوانیشا و لەگەڵ ئەوانیشا پەیوەندیەکی دیبلۆماسی باشی هەبێت بەڵگە بۆ ئەمە و نمونە بۆ ئەمە پێم خۆشە باسی کۆماری کوردستان کەم کە لە ساڵی 1946 دروست بوو بۆ ئەو زەمەنە کۆماری کوردستان هاوخەبات و هاوسنگەری میلەتێکی ترە بە ناوی میلەتی ئازەربایجان ئازەریەکان کە لە هەرێمی ئازەربایجان نیشتەجێن کورد و ئازەر لە یەک جوگرافیا و لە یەک مێژوو لە یەک شوێنە بەرامبەر بە دوژمنێکی هاوبەشیان کە ئێرانی شاهنشایی ئەجەنگن لە هەمان کاتە ئەو هێزە نێودەوڵەتی کە پشتیوانی هەردوو لایەنەکە رووسایە بەڵام ئازەریەکان دەتوانن زۆر باش سوود لە پشتیوانی رووسیا وەرگرن چونکە لە ڕووی دیبلۆماسی و بەهێزترن بە هەمان شێوە کورد ناتوانێت وەک ئازەریەکان نەم کەیسە بچێتە پێشەوە و کاتێکیش یێتە سەر ئەوەی ئێران مخاتەبەیانەکە دەیەوێت لە ڕێگەی ڕێکەوتنیەکەوە کۆتایی بەدەسڵاتەکەیان بێن یا بە جۆری لە جۆرەکان کێشەکەیان لە کێشەیەکی تقریبن بۆ ئەو کاتە کێشەکەیان وەک میلەتێک کە بە دوای مافی چارەنووسی خۆیان گەڕاو دەسڵاتێکی هەرێمایەتی دروست کردبوو بکاتەوە بە کێشەیەکی ناوخۆ بیان خاتەوە ناو چوارچێوەی ماوەساگەر لێرە قەوسێکم بیت یعنی ئەوە ئەتوانین بڵێن بۆ ئازەریەکان توانیان بەڵام لە کۆماری کوردستانە کورد نەیتوانێت ئەمە هەر ئەوەیە دوجار کە ئەمە پەیوەندی بە سترەکتۆری عقلێتی سیاسی کوردەوەیە کە لە ناو کەلتوری کوردی ئامیشە کەینونەی هەبووە بزەبت مامۆستاگیان ئەمە بەدەر لەوەی وەکو بەڕێستان فەرمووتان پێکهاتە و ستراکچەری کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی لە ئاسیەکان نەبووە بتوانێت وەفدێکی زۆر دەستشاندێکی ئەوەندە بەهێز پیا بکات بتوانێت بە زمانە سیاسی و دیبلۆماسی و بە دیالۆگە سیاسیەکانە سەرکەوتوانی بەڵێ وەڵا هۆکارەکان زۆرن چکە پێشم جەوهری یعنی ئەگەر پوختی کەیتەوە جەوهری نەتوانینەکە چی بووە یعنی خۆ لەوانەیە ئەم پرسیارە سادەیە بەڵام وەڵامەکەی قورسە ئەمەی کە تۆ باسیەکەی هەمیشە وەکو خۆشتان وانەی بواری مێژوو زۆر باسیەکەن وە لە عەرەبیشە ئەو قەولە باوەی هەیە ئەڵێ التاريخ يكرر نفسه وانيا مێژوو هەمیشە خۆی دووبارە کاتەوە بەڵام لە چوارچێوەی بەرجێکی نوێە یعنی ئەمە لە چیایە ئەگەر بە پوختی یعنی بۆ بینەرانی ڕوون بکەیت وەڵاهی پێکهاتەی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی تقریبا پێکهاتەیەکی خێڵەکی دواکەوتوو بووە هۆشیاری سیاسی هۆشیاری نەتەوەی نەگەیشتۆتە ئاسێک دامەزراوە سیاسیەکان داکۆکی کەری ڕاستەقینی مافی نەتەوە مافی خەڵکی بن لەبەرەوە هەمیشە ئەگەر کارێکی لەم جۆرەش کرابێت لە چەند عقلێتێکی تەسکە بەرتەسکە کورد کراوەتەوە هەمیشە کۆمەڵێک وەجه کۆمەڵێک دەموچاو تەمسیلی ئەو دەسەڵاتاکەن کە ناتوانن نوێنەری ڕاستەقینە و نوێنەری سەرتاسەری خواستەکانی ئەو نەتەوەی لەو قۆناغ زۆر جار میوانەکانم لێرە قسە لەسەر یەک شتەکەن بە تایبەتی مێنتاڵێتی خیاڵ عقلی خیاڵ ئەوەی وەکو تۆڵی لە سترکتۆری عقلی خیاڵە یعنی هەمیشە بوونی هەیەوە بچووک بیرەکەنەوە بەرتەسکە بە بڕوای تۆ یعنی بۆ خۆی ئەمە نییە بەردەوام ئیشەکە لە ناو کەلتورە سیاسیەکەی ئەمە بزەبت ئێمە بۆ باسی سەردەمی کۆمارەکەین بە ئێستاشمانەوە کە هەفتا ساڵمان لە سەردەمی کۆمار تێپەڕاندووە من پێم وایە کێشەکان ئەگەر دەقاوەدەخۆکو خۆی دووبارە نەبوو بێتەوە ئەوە زۆر حەدەسەکان ئەوەندە لە یەکتری ئەچن تقریبان تی هەڵکێشی یەکتری بوون کەواتە عقلی خێڵێکێکە لەو ڕێگریە هەرە سەرێکیانەی کە نەیهێشتووە مؤسسات و دامەزراوەی سیاسی بتوانێت کاری خۆی بکات مؤسسات و دامەزراوەی قەزایی و یاسایی بتوانێت کاری خۆی بکات لە بەرەوەکوم گوتم چەند عقلێکی سنووردار ئەم کەیسەی بەدەسە وەتا ئەوە نەکرێ بە کەیسێکی نیشتمانی و نەکرێ بە مؤسسەیەکی نیشتمانی تەمسیلی ئەمە بکات وەفد و شاندی باڵا لە ئاستێکی باڵا و لە بواری پسپۆڕی و شارەزایی و لێهاتووی خۆیانە بەو زمانەی کە بەرامبەر لە تۆی ئەوێت داوای زۆر ئەەکەیت بەڵام کەمی لێبەرن ئێمە ئەم هاوکێشە لای ئێمە عکس بۆتەوە تا نەگەینەوە ئاستا ئێمە لە ئاسی دیبلۆماسیا تەسەور ناکەم دەستکەوتێکی ئەوتۆمان هەبێت سپاس مامۆستا ئەمە مەسا گۆران ئەوەی مامۆستا ئاماژەی پێدا کەواتە شتێکی گرفتێکی ناوخۆی بە بڕوای تۆ کە پسپۆڕی زیاتر لە ئەوەی پەیوەندی کورد و نێودەوڵەتی یا استراتیژێتی ئەمریکا لە ناوچەکە تا ئەویش یعنی پەیوەندی بە باسەکەی ئێمەوە هەیە یعنی ئەگەر کورد بۆ خۆی بتوانێت گرفتەکانی ناوخۆی خۆی چارەسەر بکاوە دەستبەرداری کۆمەڵی بیرکردنەوە عقلێتی بچووک بێت و لە چوارچێوەیەکی بچووک ئەم قەزێ باتە دەرەوەکو مامەساوتی دامەزراوە سیاسیەکانی ئەکتیڤ بکاتەوە لەو دۆخە پاسیڤە دەری بکات یعنی بۆ خۆی ئێمە ئەگەر ئەمانەمان وەکۆڵێ بە حاڵەتی ئاسایی و تەندروستە تێپەڕن
ئایا پێویستمان بەوە ئەبێ بڕێن داوای پشتگیری و پەیوەندی نێودەوڵەتی بکەین و ئەوان پشتگیریمان بکەن ئەگەر بۆ خۆمان لە ناوخوا بتوانین چارەسەری ئەم شتانە بکەین کە زۆر جار لەوانەیە بە گرفتی بچووک حساب بکرێن بەڵام بۆ خۆی ئەمانە بنەما و بناغە و بنچینەی گرفتەکانی کووردە خۆی ئەبێ هەوڵی ڕێخستنی ناوماڵی خۆشمان بین دوای ئەوەش هەوڵی بەدەستێنانی پشتگیری نێودەوڵەتیەکان بین مامۆستا یەک لەو کێشە گەورانەی کە ئێمە هەمان بووە بە درێژای مێژوو خاستەن مێژووی هاوچەرخ و لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە ئێمە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆمان نەبووین و لە کوردستانە ئەبێ دان بە واقع تاڵا بنین کە ئێمە خاوەنی تەنانەت ئیدارەیەکی سەرکەوتوی خۆشمان نەبووین ئەزمونێکی سیاسی سەرکەوتومان نییە لەبەر ئەوە تۆ لە غیابی نەبوونی دەوڵەتە نەبوونی ئیداری سەرکەوتووە نەبوونی سیستمێکی سیاسی مۆدرن و سەرکەوتووە ناتوانانی ببیتە خاوەنی زمانێکی دیبلۆماتی پێشکەوتویش یعنی ناتوانانی ببیتە خاوەنی زمانێکی دیبلۆماتی هەنگاوی یەکەم ئەمەیە اینجا هەنگاوی بەڵێ یعنی شتەکان پەیوەندی بە ناوخۆ هەیە یعنی کاکە دەوڵەتانی زلهێز وڵاتانی هەرێمی دەوڵەتی گەورەیەکو تورکیا ئێران ئەمانە کە لەسەر ئاستی ئیقلیمی دەوڵەتی گەورە و بەهێزن وەک سەیری لایەنی هێزی تۆ ئەکات لە هێزەوە لە تۆ ئەڕوانێت کاکە ئێمە بۆچی بۆ نمونە توانیمان لە ساڵی 1970 حیزبی بەعز بەو هەموو توندی خۆیەوە دان بنێت بەڕاستی دەستکەوتی زۆر گەورە بەدەستهاتوە ئێمە بێت دان بنیبەوە لە ساڵی 1970 دەستکەوتی گەورە بەدەستکەوتی ڕۆشنبیری دەستکەوتی سیاسی ڕۆشنبیری ئابووری کۆمەڵایەتی لە هەموو ڕێکخراوەیی ئەمانە هەر هەمووی بەدەستهاتوە سەبەب تۆ لە هێز و لە سەرکەوتنەوە چووی لەگەڵ حکومەتی عێراقیا دانیشتیت بەڵام بە ئێستا قۆناغەکە پێچەوانە بۆتەوە مامۆستا من ئەو تەوەرە ڕاستەوخۆ حازرم کرد بە ئەو پرسیارت لێ بکەم ئێمە لە شکستی 1975 ئەبینین کورد بە تایبەتی لە هەفتا کەوتە دیالۆگ و زمانێکی دیبلۆماسی باشی بەکارێنا لەگەڵ دەسەڵاتی خۆت فەرموود دەسەڵاتی عێراقیە بەڵام ئایا خۆ ئەم زمانەش ئەمە زمانێکی باش بوو و دەستکەوت بوو وەکو بەڕێسەڵی بەڵام بۆ دوجار بە نەتیجەی شکست کۆتاییات یعنی خۆ ئەمە زمانی گفتوگۆ و دیالۆگش و ئێمە لێرە ڕەخنەی زمانی دیبلۆماسیەتی کوردەکەین ئەخر ئەزانی چۆنە مامۆسا لەیە ئێمە توانین بڵین ئەو بابەتی شکستە دوولایەنێ لایەنێکی پەیوەندی بە حکومەتی عێراقی ئەو قۆناغەوە هەیە کە حیزبی بەعستیایە باڵا دەست بوو لایەنێکی پەیوەندی بە سەرکردایەتی کوردیەوە هەیە 1970 بۆ 74 و تا 75 ئەگەر تۆ سیرکەی لەو قۆناغە لە 1970 حکومەتی عێراقی لە ڕووی سەربازی و ئابووریەوە بە تەواوەتی هیلاک بوو دۆکومنتەکانی حکومەتی عێراقی خۆی بە ئاشکرا تەرکیز لەسەر لا خراپی لایەنی ئابووری و عسکەری حکومەتی عێراقیەکە بووە بەو شێوەش دانینا بەو مافە کەلتوریانی کووردا دوای ئەوە 7 بۆ 75 ئەگەر سیرکەی حکومەتی عێراقی لەو قۆناغە پێش هەموو شتێ لە ڕووی سەربازیەوە خۆی بەهێز کرد خاستەن دوای معاهدەی سەداقەی لەگەڵ یەکێتی سۆڤێتە لە 1972 و خۆماڵیکردنی پترۆڵی عێراقی هەر لە 72 لێرە سیرەکەی بە هەردوو دیوەکە توانی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی و چ لەسەر ئاستی نێوخۆی عێراق لە ڕووی ئابووری و سەربازیەوە بە تەواوەتی تا 75 بکەوێتەوە سەرپی خۆی بەهێزکاتەوە بەڵام ئەگەر سیرکەی سەرکردایەتی کوردی لە شوێنی خۆی وەستاوە چاوەڕی پاڵپشتی ئێرانی شاهنشایی و ئەمریکایە ئەوانی وعدەکانیان بەو شێوەیە دەرچوو ئێران لەولاوە لەگەڵ عێراق ڕێکە و لەسەر کێشەی شەط العەرەب و ئەمریکاش پاڵپشتی لە ڕێکەوتنامەی جەزائیری نێوان عێراق و ئێران کرد ناکۆکێ ناوخۆیەکانیش هەر پەرێسن لە 64ەوە دەست طبعا ئەو ناکۆکێنەوە خۆیانە هەتا ئێستش هەر بەردەوامە و زەربەیەکی زۆر گەورەی لە دۆزی کورد چ لە عێراق چ لە پارچەکانی ترایاوە بەڵام ئەوەنە هەیە ئەو بەو دوولایەنە چ حکومەتی عێراقی بەهێز بووە و ئێمەش لە جێی خۆمان وەستین ئەو کاتە کە حکومەتی عێراق بەهێز بووە طبعا لە سەرچاوی ئەو هێزەوە جارێکی تر گفتوگۆ لەگەڵ تۆکە کە لە سەرچاوی هێزی شۆ گفتوگۆی لەگەڵ تۆ کرد جارێکی تر ناچێتەوە سەر ئەو وعدانەی پێشووتر کە بە تویاوە بەڵێ مامۆستا ڕێواز زۆر جار لەناو فەرهەنگی سیاسی کوردیایە ئەدەبیاتی ململانەکانە شتێک باوە یعنی کە لایەنێکی سیاسی یا کۆمەڵێک هێز دێن گفتوگۆ و دیالۆگەکەن لەوانەیە هەندێکی دیکە لەبەر ناوکۆکە ناوخۆیەکان بە ناپاکی یا خیانەت وێنایەکەن ئایا بۆ خۆی ئەکرێ ئەمانەکە لە بەشێکەوە دیالۆگ و گفتوگۆ هەبێ لەگەڵ نەیارەکانەوە مێزی حیوار هەبێ بەڵام لایەنێکی تی بەوەی ناکۆچەکانەوە ئەوان بەشداری نەکەن ئەمە ئەتوانین ئێمە لە ناو ئەوەی کە لە بزوتنەوەی مێژووی کووردا باوە ناوی بنین خیانەت بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە
دووبارە سڵاو مامەسا بەر لە ناوبڕەکە ئەو پرسیارەم کردیانی ئایا بۆ خۆی ئەگەر یەکلایەنە یا کۆمەڵی هێزی دیاریکراوە بۆ خۆیان بچنە سەر مێزی گفتوگۆ و گفتوگویکی عەقڵانی و مەوزوعی بکەن لەگەڵ نەیارەکانە ئەمەی کە لەناو فەرهەنگی سیاسی کوردی و ململانە حیزبیەکانە هەیە تا چەند هێزی ئەمێنێ کە ناو بنێ ناپاکی یا خود خیانەت بەڵێ ئەم جۆرە لە ئەزمون لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بە تەحدیدی لەم بەشەی باشووری کوردستانە زۆر دووبارە بۆتەوە بەداخەوە هەر لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە ئێمە جیابوونەوەی باڵێکمان لە باڵێکی تر بینی و بە خیانەت ناونرا دواتر مخاتەبەکردنی لایەنی بەرامبەر بۆ باڵە ناکۆکەکان لە نێوان یەکتریا ڕەنگە ئەمە یەکێک بێ لەو هوکارانی کە ئەم باڵە ناکۆکانە هەر لایەنی بەرامبەر کە مخاتەبەیانەکە کە داوای مفاوەزات و دانووسانیان لەگەڵاکە یەکتری تاوانبارەکەن بەوەی خیانەتیان کردووە من ناڵێم خیانەت نەبووە بەڵێ زۆر جار بەداخەوە زۆر جار بە خیانەت کۆتایی هاتووە بەڵام مەرجیش نییە هەموو کاتێک دانووسانی باڵێکی ناکۆک لەگەڵ لایەنی بەرامبەرە بە خیانەت حسابی بۆ بکەیت وەکو پێم وتی جۆرێک لە خیانەت ڕوویاوە بەڵام تۆ هەرج باڵێکیان بێت ئەبێ حساب بۆ بەرژەوەندێ باڵایەنەتەوەیەکانی کورد لەو قۆناغەیە بکرێت ئایا دانووساندن ئایا گفتوگۆکردن خزمەت بە دۆزی کورد لەو قۆناغەیە ئەکات ئایا نابێتە شکستێکی گەورەی سیاسی بۆی ئەگەر نەبوو ئەگەر خزمەتی بەرژەوەندێ باڵەکانی کرد بەبێ گوێدانە ئەوەی لایەنی بەرامبەر یاخود ئەو باڵێک کە نەیارە لەگەڵ تۆیە بە خائین ناوت ئەبات ئەبێ ئەمە بکرێت بەڵام ئەگەر یەکێک لە باڵە ناکۆکەکان بۆ بەرژەوەندێ تایبەتیەکانی خۆی دۆزی کوردی بەکارهێنا یا بۆ خۆ ڕزگارکردن لە شکستێک یا بۆی قۆناغێکی قورسە بۆ بەرامبەرەکەی بەجێ بێڵێ ئەمەیان خیانەتە و بەداخەوە ئەم جۆرە لە شکست ڕوویا و هێشتاش بەردەوامە مامۆستا پێ دوانێ یعنی لە ناو ئەوەی کە لە ناو بزوتنەوە ڕزگاری خوازی کووردا گوزەراوە بەتایبەتی لە ڕووداوەکان هەمووی زیاتر زمانی توندوتیژی و شەڕ و بەریەکەوتنی یعنی تر کوردیش پێویستی بەوەیە زمانی تفەنگەکان بێدەنگ بکرێت و هیچیدی بەخەبەر نێنێت یعنی خەڵکیش پێویستی بەوە هەیە لە دوای ئەوەی کە ئەم هەموو قوربانی داوە یعنی ڕێگەیەک بگیرێتە بەرکەناوی ڕێگەی دیالۆگ و دیبلۆماسی بە هەر نرخێک تاوەکو ئەم خەڵکەش لە سایی ئەوە بتوانن بە حەسێنەوە یا لانی کەم ئەو هێزانی کە بەرامبەری ئێمەیە کە نەیارمانن بۆ خۆی ئەوانیش لەوە تێبگەێنن کە ئیتر پێویستە کۆتایی بەم جۆرە عەقڵێتە بێنرێت بەڵێ زۆر ڕاستە مامۆستاییان لە دوای ساڵی 1945ەوە دوای کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانیەوە تقریبان زۆربەی کێشەکان لە وڵاتە پێشکەوتۆکانە ئەوەندەی لە ڕێگەی دیبلۆماسی و زمانی سیاسی و چارەسەرەکرێت ئەوەندە زمانی تفەنگ ناهێنرێتە گۆڕەپانەکەەوە بۆ یەکلاکردنەوە کۆتایی هێنان بە کێشەکانە و فعلەن ئێمە نەک ئەو کاتە و ئێستا و بۆ داهاتووشمان ئەگەر زمانێکی دیبلۆماسی ئەگەر دامەزراوەی سیاسی ئەگەر کولتورێکی سیاسی ئەگەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاشتەوایی سیاسی لەسەر بنەمای یەکتر قبولکردن نەک سڕینەوەی یەکتر بێ بە زمانێک ئێمە بتوانین کەیسەکانی خۆمانی پێک لە یەکلایکەینەوە زۆر باشترە بەڵام ئەمە پێویستی بە ئامادەسازی ناوخۆ هەیە ئەنجای ماتوانین بەم هێزەوە بەرامبەر بە نەیارەکانمان یاخود وڵاتانی ئەقلیمی و دەوروبەریش قسەی پێ بکەین بەڵێ ئەمە مەسا گۆرانەوەی لە چەند هەفتەی ڕابردووە ڕوویدا لەو چۆنەڵی هەیە جانەریا لەو پەیوەندی نێوان بەشێک لە سەرکردایەتی کورد کە سەرکردایەتییان دروست کردم و بۆ سەرکردایەتی باڵای ریفراندۆم و ئەو لەگەڵ وڵاتانی گەورە و ئەوانە لە سەرخەت بوون هەبوو و بەردەوام چاودێری دۆخەکە ئەکراوە ئەو وڵاتانە ئەندازەیەک گڵۆپی سووریان داگیرسان بۆ کورکە نەچێت دەست بۆ دۆسیەک بەرێت کە مەترسی بۆ ئایندە و استراتیژێتی و ئاسایشی قومی هەرێمی کوردستانێ ئەمە ئەگەر بیبینەوە ناو سیاقی مێژوو ئەمە چ ساتە وەختێکی مێژوویە بۆ کورد ڕوویدا کە کورد ئەو هەموو وڵاتە گەورە ئەوروپی وڵاتیی گەورەی وەکو ئەمریکا یعنی هاتنە سەرخەت و تەکلیفیان لە کرد کە دەست بۆ دۆسی ڕیفراندۆم نەبا بەڵام ئەم مجازەفە گەورەی کرد ئەمە چ ساتە وەختێکی مێژووی ڕوویدا وڵای ساتە وەختی شکستە ساتە وەختێکی شکستە وەکو ساڵی 1975 ئێمە بێدانی پێدا بنین دوای ئەوە لە دەستدانی کۆمەڵێ بنەمای ئابووری سیاسی دیبلۆماتی گەورەیە لە دەستدانی کۆمەڵێک دۆست هەیە کە پێشتر لەو پێش هەرچەنە بە هاوپەیمان ناوێنە برێ بەڵام ئەوانە هاوپەیمانی کورد نین بڵێ هاوپەیمان چونکە وەکوم هاوپەیمان کۆمەڵێ بنەما و مەرج و بەڵگەنامەی ئاڵۆزی خۆی هەیە لە بینی دوو دەوڵەتا کە دروستە بێ بەڵام هەرچۆنێ بێ لەسەر ئاسی یەکێتی ئەوروپا ئەمریکا ئەمانە ئێمە بەڕاستی دۆستمان هەبوو و پشگیری دۆزەکەمانەکرا و پێشتریش لەو نامەی ڕێکس تیلێرسنا کە ناردوێتی طبعا ئەو نامەیە هی هەموو کوردە
کوردە بۆ هەموو کووردە نەبوو یەک کەسە نەبوو یەک پارتە نەبوو دوو پارتە لەیە ئێمە ئەمانتوانی سوودێکی گەورە لەوە ببینین یعنی قەناعەت کە وەکو سوکە وعدێکی بەلفۆروا بوو بۆ کورد تۆ ئەتوانی لە داهاتوە بەکاری بهێنیت یعنی ئەو پاڵپشتێنی و دەوڵەتی کە هەبوو ئەتوانی ئێستا وەکو کارتێکی فشار لەگەڵ بەغایشا بەکاری بهێنیت بەڵام هەر هەمووی لە دەست چوو من پێم وایە لەم قۆناغا و تا ساڵانێکی دوورتریش ئێمە نەمان ئەتوانی دۆزەکەمان لە کۆنفیدراڵی زیاتر تێپەڕێنین ئێمە لەم بەرنامەی بەڕێستا کاتی تر پێش ڕیفراندۆم وتومانە باشترین شت بۆ ئەم قۆناغەی کورد ئێستا لەم کاتا بەدەسێنانی کۆنفیدراڵیە کاکە تۆ لە کۆنفیدراڵیە ناسنامەی تایبەتی خۆت ئەبێ جوازەکەت بە ناوی وڵاتەکەی خۆتەوە ئەبێ تۆ جنسی و تەسکەرەکەت بە ناوی خۆتەوە ئەبێ ئایا ڕاستە ئەم نامەی تلرسن ئاڕاستی کرد ئایا ئەوان بۆ خۆیان هەر بۆ خۆی کە ڕوویتەوە ناو تاریخ و ئێوە خۆشتان توێژینەوەتان لەو بۆراکرۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان یاخۆ وڵاتان هەمیشە بە چاوێکی بەرژەوەندی خوازانەوە لە قەزەی کوردیان ڕوانی بێت ئایا بۆ خۆی یعنی زەمانەتی جێبەجێکردنی ئەم ئەمانە هەبوو و ئایا ئەوان ئەو ڕوئایی کە لە ڕابردووە بەرامبەر بە کورتیان بۆ لەناو مێژووی 100 ساڵی ڕابردووی ئێمە کە نێوهاو چرخ بێ بڵێن ئایا ئەوان ئەیانتوانی ئەمە بۆ ئێمە دەسە بەرکان یاخود ئەمە هەر بۆ خۆی بەڵێنێک بوو کوردیش هەروە لێ ڕوانی وەکو بەڵێنەکانی ڕابردوو کە نەتوانراوە جێبەجێکراوەکو لە هەفتاکانی سەدەی ڕابردووە بینیمان آخر مامۆستا تۆ بێ حسابی ئەوەش بکەی ئەمە یەکەم جارە دەوڵەتێکی زلهێزی ئاوهای وەکو ئەمریکا لەسەر ئەو ئاستە پاڵپشتێکی تۆ بکات بەو شێوەیە پشتگیری ئەوەش بکات دۆزەکەی تۆ بچێتە نەتەوەیە گرتوەکان لەوێ لە ئەنجومەنی ئاسایی قسەی لەسەر بکرێت ئەمە دیکومنتێکی بەڵێ زۆر بەهێز بوو بەدەست کوردەوە بۆ ئەوەی بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی هەتا عێراق و وڵاتانی ئیقلیمیش بەکاری بێنێ بەڵام تازە ئەو کارتە لە دەست کورد دەرچوو و جارێکی دریش ئەمریکا ناچێتەوە سەر ئەوە یەک حقیقەتیش هەیە مامۆستا یعنی تۆ ئەوە ئەتوانی وەکو وتم بەکاری بێنی تا ئاستی نەتەوەیە گرتوەکان و لە نەتەوەیە گرتوەکانە لیژنەی تایبەتی نەتەوە بێ دەوڵەتەکان هەیە لەو لیژنانەوە ئەتوانی ئاڕاستی دۆزی خۆت بکەی دوای ئەوە تۆ بێ حسابی ئەوەش بکەی یاسایە لە نەتەوەیە گرتوەکان کاکە نەتەوەیە گرتوەکان نابێ پاڵپشتی لە دۆزێک بکات کە ببێتە هۆی پشێوی ئیقلیمی مامۆستا یعنی تۆ بۆچی ئەوەندە یعنی بە ئەندازێک بڵێم ڕەشبینانە لەوە ئەڕوانی دەڵێ ئەمریکا ناچێتەوە جارێکتر سەر ئەوە کە لە پێشترا هەی بۆ ئەخۆ کورد چەندین جارە وڵاتە زلێزانە فاکتەرێکی بەهێزی کەوتنی قەزیەکانی بوون و دواتر بەهۆی بەرژەوەندەکان وەکو خۆت لە سەرەتای بەرنامەکە فەرمووت یعنی هاتوونەتەوە دوای ناو کایەکە و بەپی بەرژەوەندەکانیان مامەڵەیان کردووە ئایا بۆ یعنی تۆ تەوێ بڵێ لە دەرەوەی ئەم بەرژەوەندی لەگەڵ کووردا هەیەە بەرژەوەندێکی گەورەتر هەیە تاوەکو نەچنەوە سەری بەڵێ هەیە چونکێکم ئەو تۆ ئێستا ئەو هاوپەیمانیانی کە لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەیەە ئێستا ئەو پەیوەندی گەورەی لەگەڵ عێراقا هەیەی عێراق وەکو دەوڵەتێکی سەرکەوتوو لە جەنگی دژ بە داعشە با بڵێن ئیداری عیبادی لە دەوڵەتێکی سەرکەوتوو لە کێشە ناوخۆیەکانە لەو هەموو تەقینەوەی کە پێشتر لە دۆسی ئەمنی عێراقا سەرکەوتوو بۆ لەوەی کە ئەو هەموو تەقینەوەی نێشتووە لێرە عێراق وەک دەوڵەتێکی سەرکەوتوو لەسەر ئاستی نێودەوڵەتی دەرەکەوێ دوای ئەوە هاوپەیمانێکی گەورەی تورکایە هاوپەیمانی ئەردەنە هاوپەیمانی ئیسرائیلە لێرە کۆمەڵێک شت هەیە بە چواردەوری دۆزی کووردا بەڕاستی زۆر لە قەزەیی کوردی بۆ ئەمریکا لە پێشترە بەڵام یەک شت هەیە من لە ڕەشبی نیم ئەمریکا ئەڵم جارێکی تر ناچێتەوە سەر ئەو نقطەیە بەڵام لەوانەیە لە قۆناغی ترا یعنی دڵنیا بە پێویستی بە کورد ئەبێ لەسەر ئاستی ئەگەر نێوخۆی عێراقیش بووە لەسەر ئاستی نێوخۆی عێراقیش بووە بەڵام مەبەستم ئەوەی پێش ڕیفراندۆم کە بە تۆی وت با بڵێن ئەم هەنگاوەمەنێ ئێمە لە بەرامبەرا ئەوە ئەەکەین ناچێتەوە سەر ئەوە ئەگینە لە قۆناغی ترا نەخێر بەڵێ مامۆستا ڕێواز ئێمە کە سایکۆلۆژیتی نارەکانی خۆمان بە ناوخۆی و بە ئیقلیمی و بە نێودەوڵەتی و ئازانین یعنی ئەگەر ریفراندۆمیش نەکرێ بە بڕوای تۆ ئێستا ئەم جۆرە لە سیاسەتی عێراقی عەرەبی بەرامبەر بە کورد پیادە ئەکرا یاخود ئەوەی کە ئەوتێل زیاد لە 150 بۆ لە 100 بڵێن 50 خاکی هەرێم لەدەسترا لە ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردوودا یعنی بە بڕوای ئێوە ئەگەر ریفراندۆمیش نەکرا هەر ئەمە ڕووی نادا بە بڕوای من ئەگەر ریفراندۆم نەکرایە لەوانەیە ڕووی باە بەڵام بەم قورسایی و بەم شکستە گەورەوە ڕووی نایە کە کۆی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لە دوای 2014 ئەو هەموو خوێنەی بۆ ڕژاو تقریبا سنووری خوێن دیاری کرا تا حەمرین ئەمەمان لە کیس ناچوو لەبەرەوەی عێراق غیتایی دەستوری بەکارهێناوەکەیەتەوە ئەم ناوچانە بەچی ئەم غیتایی بەکارهێنایەوە جارێکی تر خۆ دەستور پێش 2007 پێش
ئەو هێرشانی بۆ سەر کەرکووک کرار هەبوو بۆ عەبادی نەیەتوانی سوود لەمە وەرگێت لەبەرەوەی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لەم قۆناغەیە ئەو فشارە نێودەوڵەتیانەی کە ئەکرا بۆ ئەنجامنەدانی ڕێفراندۆم و ئەو بارودۆخە ناوخۆیە زۆر خراپەی کە هەی بوو و ئەو هەموو درز و کەلێنەی کەوتە بۆ ناو هێزە سیاسیەکانەوە هەموو مەجای کردەوە بۆی جۆرێک لە دەستێوەردانی ئیقلیمی دروست ببێت و لە ژێر زەختی هاوپەیمانەکانە بۆ ئەوەی باڵانسی هێز ڕابگیرێت داواکرا ڕیفراندۆم نەکرێت بە تایبەتی شەڕی داعش هێشتا کۆتایی نهاتووە کە ئەمانە نەکرا گوێ لە ڕەئی دەرەوە نەگیرە ئەمریکا ناتوانێت ڕاستەوخۆ تەداخول بکات یە چی ئەکات گڵۆپی سەوز بۆ عەبادی هەڵەکات عەبادی لە ڕێی دەستورەوە یەتەوە تا ئەم دقەیەش تا کوێ هاتۆ عەبادی بە گوێرەی دەستور کردوێتی کەواتە ئەیتوانی بیکات بەڵام ڕەنگە ئەگەر ئەمە نەکرایە عەبادی بەم دەستکراوەی نەیتوانیا لە ماوەیەکی زۆر قیاسی کەما لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستانمان لێ وەرگێتەوە باشە عەبادی بە یاسایە بە زمانی یاسا دوێ لەگەڵ کوردایە مخاتەبەی کوردەکە ئەگەر بوایە و کوڕ ڕیفراندۆمی نەکردایە هاوپەیمانان یا وڵاتانێکی وەکو ئەمریکا و وڵاتەکانی تری چ پشگیریەکیان لە کوردەکرد لە کاتێکە کە ئەو بە زمانی یاسا مخاتەبەی کورد بکە ئەوان بێن ببێنە یاسایی یعنی دیفاعی لێ بکەن یعنی ئەوانیان توانێت چی بکەن بۆ کورد مامۆستاگیان عەبادی بۆ ئێستا بە زمانی یاسا و دەستوریەت مخاتەبەی کوردەکاتەوە چونکە پێی وایە کورد کارێکی کردووە خلافی دەستورە طبعا پێشتریش هەر ئەمە معروف بووە هەر ئەمەی کردووە هەروایانە کردەوە ئەیان کردەوە بەڵام بۆ ئەمانە ڕیفراندۆم پاساوەکەی بەهێز کرد قەزەکەی پێشخست لەگەڵ ئەوەشدا کورد وەکو مامۆستاش فەرمووی کارتێکی تری بەدەسەوە بوو کە نامەکەی ڕێکس تیلرسن بوو یا ئەو هەوڵانەی مەکۆرگیای لە چوارچێوەی ئەوانەیە بە زمانێکی دیبلۆماسی بە دروستکردنی جۆ ئیکۆنۆمیکێک ئەیتوانی خۆی بەرێتە پێشەوە کورد بەم جۆرە نەبێ بەزەحیە بەڵام لادان لە قسەی زلهێزەکان و هەروەها خۆجێنەکردنەوە لە هاوکێشە هەرێمایەتیەکان وای کرد دوژمنانی هەرێمایەتی جارێکی تر یەک بگرن و خۆشمان پاساوەکەمان بەهێز کرد بەڵام من هێشتا ڕەشبی نیم هێشتا پێم وایە گۆڕانکاریەکانی داهاتوو ڕەنگە بە بەرژەوەندی ینی ئەوە پرسم ئێوەکو کەسانێکی ئەکادیمی لە بواری مێژووە بە تایبەتی بەڕێزێکە زیاتر لە پەیوەندە دیبلۆماسی یا پەیوەندە سیاسیەکانی کۆماری کوردستانەوە توێژینەوەتان کردووە لەگەڵ بۆمە کۆماری ئەزەربەیجان یاخود لە دەرەوەی خۆیدا ئایا بۆ خۆی کورد ئەتوانێت جارێکتر بکەوێتەوە سەرپێی خۆی بۆ ئەوی پەیوەندێ مێژوویەکانی لەگەڵ ناوخۆ کە عێراقا و هەرێمایەتی کە وڵاتانی دەوروبەرەوە وڵاتانی گەورەی وەکو ئەمریکا و ئەوروپا وانە ینی بتوانێت جارێتر بەهێزی بکاتەوە بەڵێ طبعا ئەم شکستە یەکەم شکستی کورد نییە لەوەتەی کوردەیە و بە تایبەتی لە سەدەی 20 شا کۆمەڵێک شکستی لەم جۆرەی بینیوە بەڵێ کورد دەتوانێت جارێکی تر هەستێتەوە هەستانەوە من پێم وانی ئەوەندە زۆر بخانێ کە زۆر خەڵک زۆر ڕەشبینە بە پێچەوانەوە من گەشتبینم پێم وایە کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی زۆر گەورە ڕوئەیاد لە داهاتوویەکی زۆر نزیکە کە ئێمەی کورد دەتوانین سوودی لێوەرگرین بەم مەرجانە یەک ناوماڵی کورد کۆ بێتەوە ئیتر سڕینەوەی یەکتر و دەسڵاتی یەک کەسی و یەک حیزبی و یەکلایەنی نەمێنێت ئیتر هەمومان وەکو کورد بەشداری ئەم کەیسە و ئەم دۆزە بین نەک حیزبی گەورە و حیزبی بچووک دەسڵاتی تاکە کەس و دەسڵاتی گروپێک نەخێر کەواتە پێش هەموو شتێ دەبێت ناوماڵی کوردە یەک خەینەوە دوو لە ئاستی کێشەنەتەوایەتەکانمانە ئێمە یەک گوتار بین سێ پلانمان هەبێت پلانی ئەی و پلانی بی و پلانی سیمان هەبێت ئێمە تەنها پلانمان ئەوە نەبێت بە زمانی هەڕەشە بڵین ئێمە ئەواکەین بەڵام کاتێک نەمانتوانی داوای گفتوگۆ بکەین نەخێر ئێمە پلانمان هەبێت دەتوانین بە کامیان بکەین من جارێکی تر تاکید یەکەمەوە کورد هزار ئەوەی کە لە کای سیاسیەکان بمێنێتەوە زمانی دیبلۆماسیەتی سەرکەوتوترە بێت تا زمانی شەڕ و هێرش کە ئێمە نەمانتوانی و ئەم زمانە بەهێزکەین بەڵێ ئەمە مەسا گۆران ئێستا خۆتان نەزانن یعنی لە ڕووی نێودەوڵەتیەوە هەروەها زمانی هێزەکان و ململانە سیاسیەکان پێدراوە دیموکراسی و مەدەنیەکانە بە بڕوای ئێوە ئەگەر پێدراوە مەدەنی و دیموکراسیەکان لە کوردستانە بە تەواوی بخەمڵێەوە قوبوڵکردنی یەکتریە بێ وەک مامۆساوتی سڕینەوە نەبێ هێزی گەورەیە ماسیە گەورەکان بچووکەکان قود نێن ئەم پێوە و معیارانە ئەگەر کۆتایی پێ بێ و تەجاوزکردنی عەقڵی بچووکی ئەندازەیەک بڵێم حیزبایەتی و بیری ئایدۆلۆژی و خێڵایەتی بەجێبێ هەرێ پێدوانیە ئەمانە ئەبن بە وێزگە و فریاد ڕەسێکی گەورە کە کورد بتوانێ ئەم جاریان بە گوڕێکی باشترەوە سێتەوە بێگومان طبعا ئەگەر تۆش ئەو هاتی ئەو قۆناغانت هەمووی تێپەڕان طبعا ئێمە هەموو ئەو کێشانەمان بە قوڵی هەیە و ئەبێ شۆڕشێکی گەورەی چاکسازی لە هەموو لایەنێکەوە بەرپا بکەین بۆ ڕیشە کێشکردنی هەموو ئەو کێشانە
هەر کات یعنی بگەینە ئاستێک و هەر کاتێک دەست بۆ ئەم هەرێمە برا وا بزانێت دەست بۆ هەرێمێکی دیموکراسی هەرێمێک کە بە معنای کەلیمە ڕێز لە کەرامەتی ئینسانی تێ ئەگیرێ براوە. ئەگەر تۆ بەو شێوەیە کار نەکەی هەرێمێک خاوەنی حکومەتێکی مؤسسیت خاوەنی حکومەتێکی قانونیت دام و دەستگای یاسایی خۆتیت هەتا ئەو عیلاقە دیبلۆماتیانی کە هەمانە مامۆستا ئەبێتەوە هەمووی بە دام و دەستگایی بکرێت. ئەمە ناکرێت چەند کەسێک هەر بچێتە بەغا هەر ئەم چەند کەسە بچنەوە وڵاتانی هەرێمی هەر ئەم چەند کەسە بچنە یەکێتی ئەوروپا ئەمە بەم شێوەیە ناکرێت. جارێکی تر ئەبێ ئەو شتانە لەسەر ئاستی با بڵێن چ هەرێمی چ نێو دەوڵەتی بەدام و دەستگایی بکرێ و خەڵکانێکی پسپۆر لە پێش ئەوانەوە بچن ئەو کێشانە یەکلایی بکەنەوە دوای ئەوانە چن واژۆی لەسەرەکەن. کەواتاکرێ و گرفتانی کێمە لەنەو مێژووە ڕەخنەیانەکەی نەڵێن لە ڕابردووە هەبوو بەڵام لەم قۆناغەدا لەبەرەوەی سەردەمی گۆڕانکاریەکانە و پەیوەندیەکان زیاد بۆ پەیوەندی دیبلۆماسیەکان و ئەندازەیەک دنیای گڵۆباڵ و کرانەوە بەڕووی یەکتریا هەبووە یعنی بە جۆرێ لە جۆرەکان پاساوی کۆمەڵە کەم و کورتی نامێنێت کە ئێمە بین ئەوانەکەینە پاساوی شکستەکانی خۆمان وەکو کورد. نادی پاساوی شکست تۆ پێش هەموو شتێک پندێکی کۆن هەیە لە شکست بێ خاوەنە بەڵام ئێمە خۆمان پێش هەموو شتێ خۆمان خاوەنی شکستی خۆمانین. ئێمە بێ ڕەخنە لە خۆمان بگرین. ئێمە گیرۆدەی دەستی ڕابردووی خۆمانین. گیرۆدەی دەستی بیرکردنەوەی خۆمانین. ئەبێت تۆ بدانیشی هەموو ئەو کێشانە چارەسەرکەی هەموو ئەو کێشانە ئێمە لە پێش ڕیفراندۆمیشە لەو بەرنامەی بەڕێستا وتمان تا هەموو ئەم کێشە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و هەتا دەوڵەت داریانی خۆت هەمووی چارەسەر نەکەی هەڵەیەکی گەورەیە لە قوڵایی ئەو هەموو قەیرانە تۆ هەنگاو بەرەو دەوڵەتی سربەخۆ بنی چونکە سەرکەوتوو نابیتیایە. بەڵێ مامۆستا ڕێواز پرەنسیپەکەی لە مێژووە زۆر جار قسە لەسەرەوەکە هەتا خەڵکی سادەش ئەمە بەکارێ جگە لە توێژەرەکانیا شارەزاکانی بواری مێژوو هەمیشە باسی مێژوو عیبرەت وەرگرتن پند وەرگرت دەکەن. ئایا ئێمە بۆ خۆی ئەم ڕووداوانە و ئەوانەی ڕابردوو ژوایان کردووە کورد پند وەربگرێ لە مێژووی ڕابردووی خۆی؟ بەداخەوە نەخێر من ئەوەنەی بە شکستەکانی کووردا ڕۆشت بێتمەوە ئەگەر دەقا و دەق لە یەکتری نەچن هەر زۆر زۆر لە یەکەوە نزیکن. بۆچی ئەم شتانەوەکو خۆی دووبارە ئەبێتەوە کەواتە ئێمە پندمان لە مێژووە نەگرتووە. بۆچی چکە کاتی ئێمە سیاست ئەەکەین سیاست بە عاتیفاکەین سیاست بە ڕێبازەڕاستەکەی خۆ ناکەین سیاست بە منتیق و عقل و لۆژیک ناکەین. کاتی دیبلۆماسیێت ئەەکەین دیبلۆماسیێت لە ئێمە زمانی هەڕەشەیە دیبلۆماسیێت لە ئێمە زمانی حیواری و گفتوگۆ و لێگەیشتن نیە. کاتێک ئێمە ئامانەوە مفاوەزات بکەین مفاوەزاتمان بۆ گەیشتن بە ئەتیفاق نییە دانووسانمان بۆ درێژکردنەوە کات بەسەربردنە تاوەکو ئێمە بنەما و ڕایەڵەکانی سیاستکردن بە شێوە دروستەکەی خۆی فێر نەبین ناتوانین خۆمان لە شکست لابین و ئەگەر شکستەکان دەقا و دەق وەکو خۆی دووبارە نەکەینەوە ئەوە بیناوبین زۆر لە یەکتری نزیک دووبارەیەکەین. یعنی بە بڕوای ئێوە کە ئێمە ئێستا وەکو کورد خاوەنی ئەوەین هەموو جار ئێمە لە بەرنامەکانە جەوهەری بەرنامەکەمانەوەیە بازە سربەخۆیی و بازەوە ئەکرێت کە ئێمە بە دۆزێکی ڕەوامانەیە و پێویستە پێی بگەین. ئەگەر ئێمە بمانتوانێت هەر بە زوویت بۆ نمونە تۆ لە سەرەتاوە باسی دوای جەنگی یەکەمی جیهانی و ڕووداوەکانی سەردەمی شێخ مەحموودت کرد یعنی ئێمە لەو کاتانەوە بمانتوانێت پند لە مێژوو وەربگرین یعنی بە بڕوای ئێوە ئەگەشتین پێشتر بە مافی ڕەوای خۆیەوەتە قەزیەکەمان پێشەکەوت. ئەوە ناتوانم بڵێم بە تەواوی لە ساسە پێش ئەکەوتین بەڵام هیچ نەبووە دۆخمان لە ئێستا باشترە بوو چکە فاکتەرەکان تەنها فاکتەری زیاتی نین کاریگەریان لەسەر پرۆسەکە زۆر ئاڵۆزە چەند فاکتەری زیاتی و فاکتەری ناوخۆی دەورە بینێت هێندەش فاکتەری نێودەوڵەتی دەورە بینێت بەڵام من وتومە ئەشیڵێم پێش هەموو شتێک دکتۆریش ئاماژەی پێکرد کۆکردنەوە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان بە شەهرە گرنگەکەی ئەم ئەزمونەیە کە ئێمە نەمانتوانی و بەداخەوە تیا سەرکەوتو بین ئەگەر ناوماڵی کوردی یەک بخرایەتەوە پند لە شکستەکان وەربگیرایە و ئێمە بمانتوانێت لە ئاسی ناو خۆیان بەهێز بین زمانی بەهێزی خۆمانمان لە ئاسی نێودەوڵەتی شائکرد ئەو کاتە ئەگەر بەسەر بەخۆی تەواویش نەگەشتینایە هەر نەبێ حاڵمان لە ئێستا زۆر باشترە. بەڵام من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ بەڵام وەکو دوا پرسیار لە بەڕێسەکەم ئێستم بۆ بخەیتە ناو سیاقێکی مێژووی و چوونیەکی لەگەڵ ڕووداوەکانی زیاد لە سەدەیەکی ڕابردووی کووردا ئێستا چ مەشهدێەوە چ ساتە وەختێکی مێژووی ڕووداوەکانی ڕابردوو ئەبینین کە دووبارە بۆتەوە و ئێمە دیسان گەڕاوی نەتەوە لە ڕووی عقلێتەوە بۆ هەمانەوە کۆناغا بەداخەوە کوتم زۆر لە یەکتری ئەچن بەڵام من ئێستا زیاتر 75 بیرە خاتەوە مشکستە هەرچەنە لە 75 خەڵکی ئەوەندە هۆشیاری سیاسی نەبوو دەرک بە ڕووداوەکان کات ئێستا تاک بە تاکی ئەم میلەتە هۆشیاری سیاسیە و هەمووشمان لە ئاس شکستەکانە دەسەوەسانین چکە دوجار نوخبەیەک بەرپرسیارەتی بەڕێوەبردننی ئەم
سیاستەی گرتوۆتە ئەستۆ کە ئێمە تیا دەسەوەسانین و بەداخەوە لەو حەدەسەکانی هەفتاکانەچێت دوای تێپەڕبوونی 40 ساڵ ئەزمون و خەبات و سیاستکردن هەمە شت و خۆی دووبارە بێتەوە. پێ دوایە سەرکردەکانی کورد بە حەز بن بەرپرسیارەتێ بکەن بە تایبەتی ئێمە ئێستا بۆی منەوە بۆ زیاد لە 2 هەفتێ نزیکەی 3 هەفتەچی ڕووداوەکانی 16 مانگ ڕوویانداوە لە ڕابردووە بەڵام هەستەکەی یعنی خیتابەکان گۆڕابێ هەستەکەی یعنی بەرپرسیارەتێکە بە قورستر وەربگیرە کە پێویستە ئەوەی لە 15 مانگا بوو لە 7 مانگا دووبارە نەبێتەوە. بەداخەوە شکستەکانی ئەم چەند ڕۆژەی پێشووتر پێم وایە ناکۆکیەکانی نێوماڵی کوردی بە جۆری قوڵ کردوێتەوە هێندەی سەرکردەکانی کورد خەریکی یەکتری سڕینەوە و خستنی خەتا یەکتری بەگەردنی ئەو لاکەی تریانن هێندە تەسەور ناکەم خەریکی خۆڕێ خستنەوەیەک بن بۆ شکستەکە تێپەڕێنن یا هیچ نەبێ ڕێگری بکەن لە دووبارە بوونەوەی یا ئەنجامەکانی ئەم شکستە کەمکەنەوە بەڵام ڕەشببینی تەواویش نیم پێم وایە ئەگەر لە داهاتوویەکی دووری شابێت بیر لەوە بکرێتەوە ئەمۆچانە بگۆڕێن یا هەر نەبێ وەچەکانیش نەگۆڕێن تێڕوانینی سیاسیان بگۆڕێ مخاتەبەکردیان بۆ یەکتری بگۆڕێ ئومێدم هەیە بە یەکخستنەوەی ماڵی کورد ئێمە بەهێزتر بچینەوە نێو دۆزەکە و نێو هاوکێشە سیاسەکان و چکە جارێکی ترەیڵێمەوە من چاوەڕێی گۆڕانکاری زۆر گەورە ئەەکەم لە ڕۆژەڵاتی ناوڕاست و پشکی ئێمە بەڵام ئەوەی کە باس ئەکرێ یعنی پەیوەندی بە گۆڕینی دەموچاوەکانەوە نییە و پەیوەندی بە گۆڕینی هێزە سیاسیەکان و ئەوانەی نییە لە پێشتر ئەوەی کە باس ئەکرێ پەیوەندی بە سترکتۆری عقلێتی سیاسی کوردەوەی و ئەو سیستەم و نیزام و شێوازی ئیشکردن و مۆدێلی حکومڕانیەوە هەیە خود مۆدێلی مامەڵەکردنەوەیە کە ئەبێ ئەمە هەڵتەکێنرێ جارێکتر وە جارێکتر دووبارە داڕێژرێتەوە. بەڵێ مامۆستاگان ببوورە من گۆڕینی دەموچاوەکان ئەلبەتە بە گۆڕینی ئەو سیستەمە ئازانم چکە ئێمە ئازانین هەرو دەموچاوانەی کە بەرپرسن لە شکستەکان هەرو دەموچاوانە بەرپرس و ڕێگرن لە کۆمەڵی گۆڕانکاری و چاکسازی زۆر گەورە بە تایبەتی لە شێوازی فەرمانڕەوایی و نظامی حکمی ئەم وڵاتەیە ئەم هەرێمەیە کەواتە کە باسم لە گۆڕینی دەموچاو کرد باسم لە گۆڕینی عقلە سیاسیەکەش کرد چکە دوجار عقلێتی سیاسی لەم هەرێمەیە بەدەست نوخبەیەکەوەیە گۆڕینی ئەو نوخبە پێم وایە گۆڕینی سیاسەتی شەبێ و گەشتبینیشم زۆرم هەیە. بەڵێ سپاس مامۆستا گۆران ئەوەی کە لەوم پرسیەوە یان ئای پێ وایە سەرکردەکانی کورد یعنی هەست بەوە ئەکرێ کە گۆڕانکاریان تیاکە یا خودک و مامۆستاوتی بەداخەوە کارەسات بە دوای کارەساتە خۆڵقێنرێ هەستەکەین ئەو ناکۆچیانەی کە لە ناو مێژوای ئێستا ڕەخنا ئەکرێ لە دوای 16 مانگەوە ناکۆچەکان تۆختر بووەتەوە و چۆتە پێشەوە و مەلولانێ و بەریەکەوتنەکان ئەگەر لە ڕووی فیزیکیشەوە نەبێ ئەندازێک لە ڕووی خیتاب و لە ڕووی زمانی تند و تیژ بەرامبەر بە یەکتری بەرەو یعنی زیادی کردووە. وڵی ئەنشتاین قسەیەکی هەیە ئەڵێ ئەقلێک ئەگەر دروستکەری قەیرانێک بێت هەمان ئەقل ناتوانێت چارەسەری ئەو قەیرانە بکات بەڵام مجموعەیە ئەقل ئەم هەموو قەیرانیان بەرهەم هێناوە لە وڵاتە من بڕوان بەوە نییە ئەم ئەقلانە جارێکێت بێتتر بتوانەوە چارەسەری قەیرانەکانی ئەم وڵاتە بکەن چونکە ئەوان خۆیان مهندسی دروستکردنی ئەو بارودۆخەن لە هەموو ڕوویەکەوە بەڵام ئەوەش هەیە هەروەک مامۆستایش باسی لێوە کرد من ڕەشبین نیم لەوە چۆن لە دوای 75ەوە قۆناغێکی نوێی ژیانی سیاسی لە کوردستانە قۆناغێکی نوێی فەرەحیزبی لە کوردستانە دەستی پێکرد و قۆناغێ بوو لە قۆناغێکی شۆڕژگێڕی بوو کە لە زۆر لە پێشخۆی باشتر بوو من ئەمەلم بەوەیش هەیە 2007ش خاڵی وەرچەرخانە هەرچەنە شکستمان بەسەر هاتووە خۆتۆ مەرجیش نییە لە هەموو قۆناغێکە هەر سەرکەوتوبی کاکە لە جەنگی دووەمی جیهانیە ئەڵمانەکانیش و ئیتاڵیەکانیش و یابانیەکانیش تووشی شکست بوون ئەوانج لەسەر مێزی گفتوگۆ کۆمەڵی شتیان دۆڕانەوە بەڕاستی وڵاتی پێشکەوتی جیهان کە ئەو هەمووی دەوڵەتی زلهێزی جیهانن ئەمە ئەوانیش تووشی شکست بوون ئەوانیش جوغرافیان لە دەساوە ئەوانیش ئەڵمانیایەک بەو گەورەی خۆی زیاد لە 6 ملیۆن ئینسانی لە دەساوە شاری هەبووە شاری درێژن تەنها یەک بینا بە ساغی لەو وڵاتە و لەو شارە بە پێوە نەما بەڵام ڕۆژێ لە ڕۆژان توانیان بکەونەوە سەرپەی خۆیان خۆتۆ مەرج نییە هەرچی هەنگاوت هەیە لە ژیانە هەر هەمووی سەرکەوتن بێت بەڵام ئەوە نەهەیە لە دوای شکست هەستانەوەیە و لێرەوە پێم وایە قۆناغێکی نوێی ژیانی سیاسی و ژیانی حیزبایەتی لە کوردستانە دەست پێ بەمەرجێ نەگەڕێنەوە چوا گۆشەیە نەخێر زۆر سپاس بۆ مامۆستا گۆران ئیبراهیم توێژەر لە استراتیژێتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس بۆ مامۆستا ڕێواز فەتاح توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێشوو وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارەتا سۆراغی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن